سڵاوتان لێبێ بە ناوی فێرخوازانی بەشی یاساوە بە خێراتی سەرجەم مامۆستایان و خوێندکاران و ناڕەوەڕێزەکانەکەین بە خێر بەسەر چاوانمان ئێمە بەشێک لە قوتابیانی خوێندکارانی بەشی یاسا هەفتاوین بە ئەنجامدانی دادگایەکی ئیفترازی بە هیوای بەسەربردننی کاتێکی خۆشسوود و زانیاری بۆ ئێوە بەڕێزان بەپێی ڕێوشوێنی دادگایی پێویستە لە کاتی هاتنی دەستی دادوەری سەرجەم ئامادەبوانینەوە هۆڵەکە هەستە سەر پێ بۆ ئەوەی دەست بکەین بە دادگایەکەمان. زۆر سوپاسمان دەکەم ئەگەر هەستن سەر پێ. بەناوی خوای گەورە میهرەبان دادگای تاوانەکانی سلێمانی ڕۆژی سێشەممە لە 16/11/2021 پێکات بە سەرۆکایەتی دادوەر ئاکا تاها ڕەسوڵ و بە ئەندامەتی دادوەران بەڕێزان ئازاد محەممەد عەبدوڵڵا، دادوەر کازی وەسەدیق حوسێن و ئەندامی داواکاری گشتی شەیما مستەفا ئەحمەد کە ڕێگەپێدراون بە دادوەریکردن بە ناوی گەلەوە. بڕیاری هەواڵەکردن دادوەری دادگای لێکۆڵینەوەی ڕانیە بڕیاری داوە بە هەواڵەکردنی تۆمەتبار باران ساڵح ئیسماعیل بە گیرایی بۆ ئەم دادگایە بۆ دادگایکردنیان بە داوایەکی درێژخایەن بەپێی مادەی 406 لە یاسای سزادان بە بڕیاری ژمارە 741/2021 لە بەرواری 10/2/2021 و لە دۆسیەی ژمارە 11/2021دا کە هی بنکەی پۆلیسی کێوەڕەشە پاشان وێنەی یەکەمی دۆسیەکە ڕەوانەی ئەم دادگایە کراوە وەک دۆسیەکی تەواو بە نووسراوی جێگایەتی داواکاری گشتی. تۆمەتبار باران ساڵح ئیسماعیل بێنە ژوورەوە. بەواری لەدایک بوون پیشە لەکوێدا دەنووسیت؟ پارێزەرەکەت پارێزەر هەیە؟ حکمی ئەوەی کە تۆمەتبار باران ساڵح ئیسماعیل وەکو هیچ پارێزەرێکی نەگرتووە بۆیە لەلایەن دادگاوە هێفی فاخر عەزیز وەکو پارێزەری لایەنی تۆمەتبار دیاری دەکرێت. داواکاری مافی کەسی عەبدوڵڵا ڕەمەزان عوسمان بابێتە ژوورەوە. دەستی ڕاست بێنە بۆ سوورە. چ شتێک ڕاستە و بینیمان ئەو بە دادگا ڕادەگەین ئەو ڕۆژێک ئەو حادیسەی مەلێمەدا دەروبەری دواییەوە بوو تۆمەتبار ئەو بوو پەیوەندی بە کوڕەکەمەوە کرد داوای لێکرد کە بێت بۆ ڕوودەی گەنجێکی قەڵازێ دوای ئەوەی کە کوڕەکەم بەدەم داواکاریەکەی وەرچوو دەروبەری دوای مانگی شێوە بوو کە پەیوەندیمان پێ بکات لەلایەن نیازەکانی ئاسایشەوە کە کوڕەکەم بەسوودەدرایی لێنە ئۆتۆمۆبیلەکەدا دۆژاوە جەنابی دادوەر ئێمە داواکاری بە دووری سزا ئێمە هەموو خۆمان خۆش ناکەین. تۆ پارێزەرتان هەیەەوە نیە؟ بەڕێز پارێزەری لایەنی تۆمەتبار هیچ پرسیارێک هەیە؟ شاهیدی سەرماندن شێرزاد ئیسماعیل خدر بابێتە ژوورەوە. شێرزاد ناسنامەکەت ناویسیانیت؟ بەرواری لەدایک بوون شوێنی لەکوێدا دەنووسیت؟ پیشەکەت؟ دەستی ڕاست بێنە بۆ سوورە. چ شتێک ڕاستە و بینیمە ئەوە بە دادگا ڕادەگەێنەوە. بەو ڕۆژە ڕۆژی ڕووداوەکە تۆ بە دوای داچووی بۆ شوێنی ئەنجامدانی ڕووداوەکە و بۆمان باس کرد شتێکت بینیوە بە دادگا ڕاگەێنە. بەرانی هەڵگە پەیوەندی پێوەکردن لە ڕۆژی دەرواری نوێنووی ڕۆژی چوارشەمە لە کاتژمێر ساڵی دوای حەزکە داوایکردن کە بچم بۆ لای کەلەفۆنێکی نزیک قەڵازێ بوو بۆهۆی ئەوەی کەس داواکارەکانی ڕاست بکرێت. من ڕۆژتم بۆ لای بەڵام ئەو لە شوێنی ڕووداوەکە کە تاوانێکی ئەنجاما بوو کەسی تۆمەتبار لەوێ نەبوو. بۆیە داوای لێکردم کە بگەڕێنەوە بۆ شاری ڕانیە چونکە خۆی دانیشتوویەوێ کە گەڕاینەوە شەو لە باخەکەی خۆمان ڕاینەوە
شغل يومي وبياني كيف دوين عن بياني كلام مع خوات نام مع خوات عفتك بيوني بيوكل زاني دافرتك شيء لا خير شتێکی گەیە باشە ئەو کاتی کە چووی بۆ لای بەدوای داچوونە ڕووداوەکە تۆ هاوڕێتە شتێکی نامۆت هەست پێ کرد یاخۆ شتێکت بینی پیشڕۆژایەکی پێ دیار بوو نخير ئەی باشە لەو کاتی شەودا بۆ درەنگەکە تەلەفۆنی بۆ کردیمان هیچ نەکرا بوو بۆ کاتە تەلەفۆن بۆ دەکات لە دەروێشە نخير دابا من هاوڕێم لە بناویەوە کەسی سیقە بێکاری ئەوم بۆیە پەیوەندی بۆ منێ کرد و ئێزانی کە هاچم بۆ لای بەدەنگە باشە دوای ڕۆژی دواتر هیچ شتێکی دیکە لە بینەوە یاخۆ داگەداری شتێکی دیکەی دوایەوە لەلای ڕۆیشت دوایەوە کەمی جێژ ئاگاداریش پەیوەندیشت پێ نەکردەوە زۆر باشە پارێزەر میلانی داواکاریش بسیارت پێبێ بەڵێ جەنابی دادوەر دەبێنی پرسیبەکەی ئەوەی کە جەنابیان هاوڕێکی کۆنی چۆمەتبارە دەبێتە سەر سلووکی چۆمەتبار لەگەڵ کەسانی دەوروبەری چۆن بووە بزانم کە خۆی ئاگادار بوو شێرزاد وەکو دەڵی بۆ خۆت باسی کردووە لە ناویەوە بێت بۆ هاوڕێش سلوک و ڕەفتاری دانا بە شێوازێکی گشتی چۆن بووە کەسێکی هەڵەشەڵ بەسێ بکە ڕەفتاری داواکاری ڕەفتارەکەی دیار بێت هناك باران لبنانية وعربية كسي باش وكوشي والله لبنان شاكرين طبعا دوري عربية حتى صوفيا وبنادي كبوشي لبنان شاكرين دماغ بەڕێز داواکاری گشتیش پرسیارێک تێلی بەڕێز پارێزەری لایەنی تۆمەتباریش پرسیارێک تێلی زۆر باش دەتوانیت دابنیشی باران وەکو لە بەڵگەکانی بنکەکانی پۆلیس و لێکۆڵینەوەیەکان دەرکەوتووە تۆ ڕۆژی ڕووداوەکە وەکو شاهیدەکەش باسی کە ڕۆژی ڕووداوەکە لە شوێنی ئەنجامدانی ڕووداوەکە بوویت بۆ پەیوەندیت بێەوە کردووە چیت بینیوە یان شتێکت کردووە ڕاستی ڕووداوەکە چۆنە بۆمان باسکە بۆ دادگای باسکە چاتی کە خێزانی ڕێبازەکە کوژراوەکەیە پلانیەوەمان دانا کە ڕێباز لەناوبەرین بۆە داوام لێکرد کە بێت و وەکوندێکی نزیک قەڵازێ بێت بەهانامەوە بێت لەبەرەوەی سیارەکەم خراپە بۆ منیش پەیوەندی پێوە کرد بانگ ئێوە پلاندان لەگەڵ شادی بێتەوە بۆی بیمە بۆ شوێنێک پلان پێشبوو دواتر تۆزێک لە ناو قەڵەباڵی کەوتینەوە داوای ئەوم لێ کرد کە شادی تەلاق بدات بەڵام ئەو ڕەتی کردەوە کە شادی تەلاق بدات لێمان بۆ مناقەشە لەو کاتەدا من دەماچەند پێبوو گولەیەکم لەدەست پێ بەرسەر دواتریش گولەیەکی تری لێدەوە سیارەکەشم دوای ڕووداوەکە پەیوەندی بە شێرزادی هاوڕێمەوە بەژێ بە دوامدا من لە شوێنە ڕووداوەکە دوو شێرزادی ئاگاداری ئەنجامدانی تاوانەکە لەگەڵ تۆ نادە شێرزاد تەنها من و شادی لە ڕووداوەکان لەدای تا کاتی ڕووداوەکەش شێرزاد تەنها بە دوامدا هاتبوو نە هیچم پێ بوو شتێکی باشم کرد کە هەست بە هیچ شتێک نەکات کە ئەو تاوان شوێن ڕووداوەکەش بیکەوتبووە دواتریش هاتینەوە بۆ ڕانیو لە باقێکی ناڵی شێرزاد باقێکی شێرزاد ماینەوە شەوەکەی لایەوە بوو دواتریش بەیانی شادی پێوەندی پێوە کرد دواتریش ڕۆژین بڕیار ئەوماندا کە شادی بچێتە دەرەوەی وڵات و منیش دواتر دەست جەنابی دادوەر بەڵام من پرسیارەکەم بەدەستم ئەو کامیان دەستپێشکەریان کردووە بۆ لەسەرەکە بۆ دانانتان کامیان پێ دەستپێش کامتان دەستپێشخەر بوون لە دانانی پلانەکە شادی هەموو پلانەکانی بێتەوە بڕیاری کۆتایی دادگا یا هەڵستن لە کاتی خوێنەوەی بڕیاری کۆتایی دادگا بڕیاریدا بە لەسێدارەدانی مجرم باران ساڵە ئیسماعیل بەپێی مادەی 406 فەقەڕەی 1 جیم لە یاسای سزادان بە دەلالەتی مادەکانی 47 و 48 و 49 لە هەمان یاسا لەگەڵ هەژمارکردنی ماوەی ڕاگرتنەکەیان دادگا بڕیاریدا بە خستناستۆی خەرەبووی دانرا بۆ داواکارانی مافی کەسێتی بۆ سزادراوان لە ڕێگەی جێبەجێکردنەوە لیان وەردەگیرێت بە تەکافل و تەزامن دوای ئەوە ئەم بڕیارە پلەی کۆتایی وەردەگرێت وەک لە راپۆرتی شارەزای دادوەریدا هاتووە کە بریتیە لە قەرەبووی مادی و معنەوی کە کۆی هەموو قەرەبەکە دەکاتە 92 میلیۆن دینار و لە هەموو ئەوانەشدا دادگا گەیشتە ئەوەی کە ئەم تاوانە ناتوانرێت هیچ بەزەیەکیان پێدا بێتەوە و بەبەر هیچ لێخۆشبوونێک و سوکردنی سزا ناکەون ئەم بڕیارە شیاوی پێداچوونەوەی و ڕوبەڕوو بە یەکگۆچوونی دەرکرا پاڵپشت بە مادەی 182 فەقەرەی ئەلف لە یاسای بنەماکان و بە ئاشکرا ڕاگەیەندرا لە بەرواری 16/11/2021 کۆتایی بەدەستگا